ئێمە وەکو بەڕێبەرایەتی گشتکار و بارمین هەولێر لە ماوەی ساڵی ڕابردوودا لە سنووری پارێزگای هەولێر بەتایبەت لە سنووری دەڤەری برادۆست و هەروەها باڵەکایەتی و ناوچەکانی تر توانیمانە 11 چێلگە لە مین و تەقەمەنی پاک بکەینەوە و هەروەها بەڕووبەری زیاتر لە 309,000 مەتری دووجاش لە مین و پاشماوەکانی شارپاچیان بکەینەوە و ژمارە ئەو مین و تەقەمەنیانش کە لە ماوەی ساڵی ڕابردوودا ئێمە لە ناومان بردووە لەلایەن تیمەکانی ئێمە زیاتر لە 2800 پارچە مین و تەقەمەنی نەتەقاوە بووە و ژمارەی قوربانیانی مینیش لە ساڵی ڕابردوودا 13 قوربانی تۆمار کراون کە بەداخەوە 7 کەسیان گیانیان لەدەستدا و 6 کەسی دیکەشان بریندار بووینەوە. سەبارەت بە ئاماری قوربانیانیش بەراورد بە ساڵی ڕابردووە ئامارەکە بەرز بووە، ئەمەش بەهۆی ئەوەی لە سنووری پارێزگای هەولێر لە قوشتەپە پارچە تەقەمەنێک بە خێزانێکدا تەقیب بووەوە لە کاتی دەستکاریکردن 5 ئەندامی خێزان بریندار بوون. خۆشبەختانە لە ساڵ ڕابردوو هیچ کارمەندێکی ئێمە دووچای ڕووداوی من نەبووەتەوە، بە زۆری هاوڵاتی مەدەنی بوون و لە پیشە و هەروە کارکردنی جیاواز هەیان بوو، شوانکار بوو، هەبوو پێشمەرگە بوو یاخود قوتابی و خەڵکی گوند و دێهاتەکان.